لەم ڕۆژەدا هۆشیاری دەدەین بە خەڵک سەبارەت بە نەخۆشیەکە کە نەخۆشیێکی درێژخایانی بەربڵاوە و هەروەها پشکنینی پەستانی خوێنەکەین و هەروەها BMI کە کێشێکی گونجاوە بە پێی باڵام و هەروەها ڕایشپێکردنی خۆراک و شێوازێکی ژیانی تەندروست و هەروەها بە کورتیش باسێک لە ڤایرۆسی کۆرۆناکەین کاریگەریان لەو کەسانەی کە هەڵگری نەخۆشی شەکرن. ثمنه چنده؟ من عادة دولار بس زور عيلة كتان شكلها نوعية كبيرة